ڕێزی سڵاو ئەو ڕێیانە و کاتتان باش. ئەستاندا قسە و باسە کۆنگرەی داڤوز دەکەن کە ئێستا مەسرور بارزانی چووە بزانن بە چ پارەیەک چووە و چۆن بە خەڵک دەفرۆشنەوە، چۆن بە خەڵک بە دەستکەوتێکی گەورە دەفرۆشنەوە. هاوڕێن ئێستا هەندە قسە و باز لەو بارەوە دەکەین کاکە ئیشی مایە ئەوەیە درۆکانیان کەشف بکەینەوە، ئیشیوان ئەوەیە درۆ بکەن، ئیشی مەش ئەوەیە ڕاستیەکان بە خەڵک بێ. یعنی بەڕاستی ئەوەی مەسرور بارزانی دەکاتن جگەلەوەی چاواشەی خەڵکە ئەو کات لەو ئەزمە گەورەی کە خەڵکی کوردستان تێدا دەژی ئەو دەچیتن چۆن پارەی ئەو خەڵکەی تەخشان و پەخشان پێدەکات لە بۆ خۆ دەرخستن و چاواشەکردنی خەڵک. بەخێر بێن هاوڕیانە، یەک دوو دەقە قسە و باس ئێستا دەست پێ دەکەین. هاوڕیان ئەوڕۆ بەداخەوە تورکیای فاشی ئەبێ ئاماژە بکەین زیاتر لە 50 شوێنی بردومان کردیە، زیاتر لە 50 شوێنی ڕۆژئاوا و زۆربەی ئەو بنیەی ژێرخانی ئابووری و ڕۆژئاوای وێران کردووە. تاوانەکە بەرامبەر خەڵکی ڕۆژئاوا دەکا ئەو تورکیایی کە ڕخنە لە ئیسرائیل دەگری، بەڵام بەخۆی زۆر خراپتر لە ئیسرائیل لە بەرامبەر ئەو خەڵکە دەکاتن. ببنن هیوادارم هەموومان هەر کەسە لە ڕاستە خۆی ئەوی پێی دەکرێ ئەردۆغانی فاشست ڕسوا بکەین. هاوکات هاوڕێیان خاڵش کەش بڵێم، دوێنێ قەزەی کاک سۆران عومەر پەرلەمانتار ئەوە بوو، تابان هەتا برادران دێن بۆ یە ئەوەندەك لەو قسە و باسانە دەکەین. بەسەدەی کاک سۆران عومەر دووبارە دیارە کە تەناوهەڵەیەکی گەورەی ژیانی تایبەتیەوە، بەڵام باخنەوەی کاک سۆران عومەر ئەندامی پەرلەمانەوە لۆگۆیەک لە لۆگۆ جوانەکانی ئۆپۆزیسیۆن بووەوە کە هەڵەیەکی کردیە. بەڵام من دەمەوێت لێرە نمونەیەک بڵێم، نەک پاساو وەختی خۆی کاک باوک شەید ڕێژوان ئەگە بێتەوە بیرتان کە کوڕەکەی شەید کرا، مەسعود بارزانی پەیوەندی کرد، هەندێک قسەی کرد زۆر ناڕێک بوو و مەجالیدا خەڵکێکی زۆری وچی من بۆ خۆمێک لەوانە بوو زۆر بە توندی دابەزینە سەری و ڕەخنەمان لێگرت. بەڵام کۆمەڵێک خەڵکی تر هەوڵیاندا بیهێنەوە ڕێزی شۆڕش باوا برێم نەکەویتە ناو گەمەیە. خۆشبەختانە ئەوان سەرکەوتوتر بوون. ئێستا ئاجی عەلی ئەگەر ڕۆژی یەکەم هەوڵیاندا پارتیەکان خۆی لێ نزیک بخەنەوە بەرەو پارتی بن دەستیان گرت هینایانەوە، هەوڵ بدەین هەم لە کاک ئیدریسی نانەوا کە مەوقفەشی زۆر جوانی هەبووە هاوڕێیان بەراعەتەکەشی بۆ شێوە نەبووە. من زۆر کەس دەبینم ڕەخنەیان ئەوە زۆر ئازنەزم لی دەگری، بڕوا بکەن ئەوانەی زۆر ڕەخنەی لێ دەگرن ناوێرن سەردانشی ئەو لێ بکەن، بۆیە پاڵ بەوانەوە منێن نیاریان پێ بکەن، هەوڵ دەن غەڵەتیا کردی ڕەخنەیان لێ دەگرین، بەڵام لە تەک ئەوە بێهێنەوە ڕێزی ئێمە نەک وەی لێ بکرێ کاک سۆران عومەریش بڕواتە ناو پارتی، یان ئەوە تا کاک ئیدریسی نانەوە لەو هەولێرەی کە کەم کەس دەوێریتنەوە ئەو 2-3 ساڵ لەمەوبەریش ئەوە بووە کاکە ئەو جوڵەی ئەو کردی تا ئێستا میدیای سێبەری هەتا دوێنێ حملەیان لەسەری دەکرد، تا دوێنێ بەری نەدابوون شێتی کردینە بەر ئەوەی گۆڕانکاریشی زۆر گەورە. بۆیە پاڵ بەو خەڵکەی منێن هەوڵ دەن بیهێنینەوە ڕێزی خۆمان، ئەگە غەڵەتە چشا کرد ڕەخنەیان لێ بگرین. و دووش خۆشە ئینسانە کە قسە چی کرد خۆی لە شوێنی ئەوانە دابنێتن بەجددی مێکە شش کاگەدریسی نانەوە وەرە هەموو تا خۆتان لە شوێنی دانن ڕوانی ئاسایش بکرێن بزان چه دەکەن. هاوڕێیان بەخێر بێت. ئێستا کۆمەڵێک برادر هات کۆمەڵێک قسە و باز ئەوەشمان کرد. خاڵشکەی گرنگ هاوڕێیان بەر لەوەی بچمە سەرێ تەلەگرام. هاوڕێ ئێمە لێرە ئەو پەیجانەوە زۆربەی دەشارینەوە، یعنی دێمان دەن ئاوات دێن 200-300 هەزار برادر تەریخەک دێن دەیبەن دەی سوستێنن. فەیسبووک هێشتان فەیسبووک بەڕەڵاتترین ئاپە، یعنی فەوزایە ئەشکات دەکەیەوە کاگران زەرگراویش با بڵێم لێیان ها کردیە کۆمەڵێک شتی قێزەوەن بڵاو دەکەنەوە کە گومانمان لە کەسەکەیە کوردە، بەڵام چار ئەوەی ئەندەنووسی هەیە ئەجمینەکانی نووسرای ئەندەنووسی، یعنی ئەوە 2 هەفتە زیاترە شکایە دەکە با بە ئەو شتە قێزەوەنانە بەناوی کاگران زەرگراوی بڵاو دەکاتەوە هیچ نەکرا. بۆیە دەچینە تەلەگرام لەوێ درعە هیچ شتێک تەسیری ناکە.
پەیج ئەوەی لەسەر برادرانی باکوور هەیە تورکیا هیچی پێ ناکرێ ئەمریکا هیچی لە بەرامبەر شیعەکان پێ ناکرێ هەموو خەتی ئەوانەی لە ئێران نزیک و نەوێندرن هیچ نییە دوو بۆ ئێوەش لە ڕێی ئەمنێتەوە یەک خاڵتان پێ برێم زۆر خەڵک دەترسێنن پارتی وێچێتی ئاپیان پێ دەکرێەوە بڕوا بکە گونی ڕەشویان سەگەکەی منیان پێ ناگیرێ لەو خاڵەدا گونی ڕەشویان پێ بژیرێ ئەویان پێ ناکرد کاکە ئەو ئاپانە ئەگەر هاک بکرێواتە ئەو ئاپانەیە هاک بکرێ خەڵک دەترسێ هاکردنی وەتسئاپ تەلەگرام گەلە قورسە کە هاچیان کرد واتە ئیوانیان هاک کردیە نەک ئیتو ئەللا گەتو بە خۆت بە نەزانی کۆدی خۆتی بدێ پاسوەردی خۆتی بدێ لینکتانەوە دەنێری وریا بن ها خاستەوەی ڕەنزەرگراوی کە دەڵێت تەمەشای زیاتر بکە ئەوە هەمووی هاکە ئاگاتان لێبی بۆیە تکایە لۆ خۆتان ئاگادار بن وەرنە تەلەگرام لە گەرمان ئەمە فۆکس دەخەینەوێندە لەوێندە هیچیان پێ ناکری هیچ ئەو نیشانەی ترسنۆچانە هاوڕان بێنە سەر کاک مەسرور بارزانانی ئەوڕۆ چستە مؤتەمەری دابوس تەعەن لە وەختەی میلەت 4 مانگە مەعاش پێ نادرێ وەدی تشتان بەغدا 600 ملیۆنی کەی نارد دەبی بڵێن جگە لەو 600 ملیۆنەی کە ناردیتی 3 مانگ زیاترە والو چاری دەڕوە مانگانە 300 ملیار دینار بە پێی قسەی خۆیان جگە لەو دزیە کە دەیکەن خڕ دەکەنەوە هەر باشە ئەو 3 مانگ 900 ملیار یعنی دەتوانن بەو پارەی داهاتی میلەت مەعاشێک بدەن ئەو زەریبەی کە سەتا کابینەی مەسرور 600 لەسەر خەڵک زیاد کردیە کابینەی وەکو کاک شێروان قات و قڕ و کابینەی باد خینمژینی میلەتە بڕوا بکەن هیچ کابینەیەک ئەوەندە زەریبەی لە خەڵک وەرنەگرتی هەمووتان دەزانن هەمووی کردە چەند قات یعنی کو دەجولێەوە دەڵێن زەریبەی هەیە لەسەر ئەوە بەس بەوەی دەتوانێت سە مەعاشێک بدە ئەو ئەزمەی نەبی ئەو لەبەرەوەی نێچیر قسێک تەسیلاتە چیرۆکرایە هەندێک دەرێنەوەیە بزانم ماتەڵی دەکەن لی ناگەڕێ حتا سەرۆکی هەرێمەکەی ئامۆزایتی زاوایتی دەیەوێت لی نەگەڕێ بتەسکات بەس کێشە لەوە نییە کاکە هەولێر گوتنی سندانیان لێدا بەس میلەتیان ڕەزیل کرد لەون بینێ میلەت یعنی بۆ مەعاشەکەی نادەی مەسرور بارزانی ئەڵێ وەڵاهی بەش ناکە و داوای 800 مان کردی بابەت و بە تاقتەنە بەبێ بەغدا 3 مانجی ئەوەی خۆتێ لۆ نایدەی بۆیە هاوڕێیان ئەم وەرنە تەلەگرام هەم هیوادارین هەموو لایەکان فشارەکان هەم فشاری خەباتی مەدەنی مامۆستایان کە جێگای دڵخۆشیە با بە شکست کۆتایینێ هەم خەو خەباتەی نانەوا خاکردنەکانی هەولێر کە سەرکەوتنیان بەسەر ئەو بڕیارەی مەسرور بارزانی بەدەستینە دوو دەستکەوتی گەورەی نیشتی خەڵکی ئازادی خواردە هاوڕێیان مەسرور بارزانی لە وەختەی 4 مانگە ماوە بۆ 4 مانگ مەعاشی نەدایە لەو وەختەی کە میلەتەکەی لەو پەڕی ئەزمەدایە لەو وەختەی 9 ساڵی ڕەبەق ئەوانە دەچن بەشداری کۆنگرەی داڤوس دەکەن 9 ساڵە من لە بیرمەە 2015 و مەسعود دەیکرد دوای ئەوە مەسرور و نێچیر بە جوتە فێربوونە دەچن بەشداری دەکەن ئەو بەشداریکردنە چەندین ملیۆن دۆلاری لە خەڵکی کوردستان تێدەچێت بەبێ ئەوەی هیچ ئیسفادەی هەبی جگە لە ڕکلام لە بۆ خۆیان جگە لە ڕکلام و چاواشەکردنی میلەت تەوان ئەوان باش دەزانن چێتان دەتانەوێ بڵم بڕۆن لە ویکیپیدیای دە کاکە بە عەرەبی بە فارسی بە زمانەکانی ئەو وڵاتە بزانن کۆنگرەی داڤوس کۆنگرەیەکە داوەتکردنە یان ئەوەتە کڕینە بڕوان پێ بکەن یعنی چەند برادێک لە لەو گاڵدە چەند جار دەرێنە من کاکە پارەکەی بێنە ملیۆنە چی بینە لە تەنیش مەسرور بارزانی دادنێ لە تەنیش مەسرور بارزانی وعدبی دادنێ لە پێشەویش زیاتر تەبی دادنین مەسەلەن ئەگەر نا هەر نەفرێک 19300 دلار دەتوانی بستەژۆری هەر نەفرێک مؤتەمەرێکی بزنسیە بەڵام ئەوان کۆمەڵێک کەسی سەرۆک وڵاتەکانی جیهان داوت دەکەن کۆمەڵە خەبیران زیاد دەکەن بەس بالمقابلدا هەندە قازانج دەکەن ئاوا یەک کورسی بەس مەسرور بارزانی بە 1 ملیۆن دلار لە خۆی دوو کەسی کڕیە لە بۆی هەیە دوو کەسی باتە ژۆری ئەوە لەگە خۆی بەڵام مەسرور بارزانی کە چووە ئەو ساڵ تا ئێستا نەماندی نێچیر بچی ئەو ساڵ بە ساڵەکانی تر نێچیریژە چوو تا ئەندەستنەوێندەر ئاوڕێیان ئەوە شوێنی تەیارەی تایبەت دەبی بگرن ئەوە یان بزانم بە 1,700,000 بە هەردووچی شوێنی تەیارە یعنی کۆمپانیایەکە لۆیان دەگری سیارە شوێنی پارکرینجی تەیارە شوێنی سیارە شوێنی هوتێل بەخشیش 1,700,000 جگە لە خەرجی ئەولا ئەوە بەس لە بۆ مەسرور بارزانی و دوو کەسی بەڵام مەسرور بارزانی تیمی کوردستان بیساری لەگەردایە کۆمەڵک ڕاگەیانکاری لەگەردایە 12 پاسەوانی لەگەردایە
ئیتر ئەوانە هەموو هوتێلیان خواردنیان دەبی هەرهرە ڕاقی بیتن یعنی دڵنیا بن ئەوەش ملیۆنێک دۆلاری کەی دەچی بەلای کەم 3-4 ملیۆن دۆلاری سەرف دەکا ئەوە بەس لە خەرجی بەبێ ئەوەی لەو 9 ساڵی وەکو گوتم کاکە خەڵک دەستا و شوێنانە دەستکەوتە چی ئابووری باتەوە دەستکەوتی ئابووری کوردستان چیەوە ئەوە دەبینن معاژ نەدرای اقتصادی فەشەلە مەعمەلێکی بەقووەتیان نییە هیچ سەرکەوتنی بنزەرە شتێکی ڕکلامیە دەچن بەشداری دەکەن پێشان مەسعود دەچوو دوانێ چیر دەچوو ئەستا ئەو مەسرور نوێچیت بە جوتە زۆربەی ساڵەکان دەچن کە جێگای دڵ سەیرە ینی ڕوودا و من هەتا 2 ساعت لەمەوبەر سەیرم کرد هەر نەبایدێ نەباران مەسرور بەشداری دەکا بەشداری ناکە حەقی نییە لەسەر هەر ڕکلام و سەفرەکەی مەسر نێچیری دەگە لە بەغدایە یعنی ئەوەش جێگای پرسیارێکی گەورەیە کە ئاسی ململانەکانیان لەکوێدایە هاوڕیان بەدەر لەوە هەر دیدارێک دەکرێت بیرتانە نێچیر دیدارەشی لەگەر ئەوە کرد ترامپ کرد 2 ساڵ لەمەوبەر بەر لەوەی ئەو بژاردننی پێشووتر ترامپ لەگەری دانیش دڵنیا بن بەس ئەو دیدارەی بە 3-4 ملیۆن دۆلاری کردیە چکو لەو شوێنانە ئەو سەرۆکان دەچن بەشدا ئەوە نیارێکەکی گرت و وەرە لقاع بکەین و 5 دقە لەگەری دانیش هەمووی بزنسە هەر دیدارەشی مەسرور بارزانی هەر دیدارەشی کۆنی نێچیری مەسعودی لە سەقوتی ئەو خەڵکەی بووە لە سەقوتی ئەو خەڵکەی بووە ئەوەش تاوانەشکەیە من قسەم لێرەدایە یعنی مەسرور بارزانی کاچی من ملەتەکەت ڕزایتەوە تۆ ئاگاتان لە جیرفانی خەڵک نییە خەڵک بە فلس دەڵێ فەتەعبەک تۆ بۆ خۆت های لایف دەشی خۆت ماڵم بڕوا بکە و جارێ تریش باسم کرد من بەرپرسم لەوە بەپێی ئەو زانیاریانەی بەردەست ئێمەیە سڵحیان لەگە ئەو ژنەی کرد 10 ملیۆن و ئەوە برم بای داوای 12 ملیۆنیان کرد خۆی بکوژی بە دەی ڕێککەتینە خۆی بکوژی دانۆ لەگەر ئەو کچە بۆ ئەوەی هیچتر ئابڕووی ئارین نەبە تا ئەنا ئەو کچە سڵحی کرد ئەگەنا 20 شیان دەدایە ئەو پارە خۆ لە جیرفانی باوچیان دەرنەینایە لە خۆیان نییە هەر ئەوە لەو زەریبەی ئەو میلەتێ دەچی دەیانداتێ کۆنگرەیەکیان کردیتان ماوەک لەمەوبەر کۆنگرەیەکیان کرد لە جامیعەی دهۆک تا ئەن ئەوە بۆریس جۆنسنی سەرۆکوەزیرانی هینا سەعاتی بە 26,000 پاوەند سەعاتی بە 26,000 پاوەند تۆنی بلێر بەشداری کرد دەیان خەبیریا هینا ئەی لە وەختەی میلەتەکەت ڕزایتەوە لە وەختەی تو هیچت نییە چییە ئەو شتە ڕکلامانە لۆ خۆت و لۆ ئەوە دەکەی کەی وەختی ئێستا هەر وەختی خۆی هاوڕێیان کڕاتێ تووشی ئەزمەیەک بوو ئەو سەرۆکەشی گەنجی ژنی جوانیان هەیە کۆلیندار کیرابار ئەوازانم ناوەکەی کۆلیندار کیرابار ئەوە هەستا کۆمەڵێک تیارە تایبەتیان هەبوو فرۆشتی کۆمەڵێک سیارەی تایبەتیان هەبوو فرۆشت تاوان هەمووی ڕەنگی بای 5-6 ملیۆنی بی بۆ ئەنیایان دامانە بای 100 ملیۆنی بی بەس تەزامونە لەگە شعبەکەی خۆی دەیکاتن خەڵکیش کە دەبینی سەرۆکوەزیرانەکەی لە شتە ڕاقیەکانی خۆی سازش دەکات بورن ئەوە دەکا اقتصاد دەکە خەڵکی بەرگەی برسیتی دەگریت بەرگەی ئەوەی بەغدا دەگریتن مەسەلەن ئەگە بەغدا ئەوەیە بەڵام تۆ دەی ئەلە وەختە میلەتەکەت فلسی لە جیرفان نییە تۆ دەچی 10 ملیۆن دۆلار لە کوڕەکەت سەرف دەکەی لە خۆت سەرف دەکەی لە بۆ ڕکلامی خۆت سەرف دەکەی ئێبێ گومان خەڵک حەق خۆمانە قسە و باس بکەین حەق خۆمانە بڵێن کاکە تو ئەو پارە بڕۆ لە جیرفانی خۆت کەی ئەگە ئارەقەیەکت پێکردێ بە خۆت بە بابت بە باپیرت بڕۆلەوەی سەرفکە کە بەڵام ناکرێت لە پارەی میلەت بکەیت دوای سەرۆکوەزیران بی ئەوە سەرۆکوەزیران و ویژدانەکە لە وەختەی میلەتی لۆر مەسرور بارزانی ناچێ گەڕەکە شعبیەکان لۆ ناچێ ناو خەڵک بزانە خەڵک کو دەژی نەک ئەو راپۆرتانەیەکەی کەچی دەچی لە سەفا و ئەوە مەروای خۆت لەو شوێنانە سەرف دەکەی دەتەوێت شکستەی گەورەی خۆت ئەلەو کابینەی بەدەستی نایە بەحوی ئەو عەقلە ملهوریەت بە حکمی ئەوەی منەتی یەک وڵاتی ئەوروپی و ئەمریکی نەزانی هەر هاتیە دەسەڵات مانجی یەکەم و دووەم کەتێ تەورێک دەستدایەک بەنا ئەو خەڵکە ئازادی خوازەی کەتی سەدان کەس خستە زیندانەکانەوە لە ئەمریکاوە هاوڕێیان ئەمریکا جێگیری وەزیری خارجی لۆ ڕەوان کرد ئەو هەموو سەفارەت و قونسولیە کاکە ئەوانە بەردە بەری نەدە منەتی کەسی نەزانی ئەوە لە دەوت دەینەوە ئێستا ببینن لەو 5 ساڵی مەسرور بارزانی چەندی داری ئەوروپی کردیە چەندی داری ئەمریکی کردیە کاچ خۆمەخت خۆی مەسعود بارزانی ئەوە چەند جارێک بە کرا و جەمەدانی چۆ کۆشی سپی کە ئێستا ئەردۆغان هەموو هەوڵە چێ بەس
بايدن استقبالي نكرد استقبالي مسعود دكرا كاكا استقبالي طالباني دكرا كرد جيش بو آستا چي زور قورا بەڵام هەمووی لە خۆی ئەوە کرد ئێستاکە لە هیچ وڵاتێکی استقبال ناکرێ دەچی ئەو شتە ڕێکلامانە دەکات بە قوتی خەڵک لەولا زەریبەی 1600 کردەتی لەولا لەو شتە تافیانە سەرف دەکات خەڵکە خۆمانە ڕەخنەی لێ بگرین ڕەنگی پێ بەخۆ سوکاتیم پێ سوکاتت پێ دەکەین ئەسا تو سوکاتی بە خەڵکی کوردستان دەکەی ملت تەنخین مشتیە لەو لای کە دەچی لەو شتە لە زەوقی کوڕەکەت سەرف دەکەی و سڵعی عەشائیری لۆ دەکەێتە بەس ئابروچوونەکانی بڵاو نەکاتەوە لەولا شتی ڕکلامی لە خۆت و بنەماڵەکەت دەکەی خۆمانە ئەوە بکەین سەرۆک وەزیرانێکی یەک تۆز ویژدانت هەبی ناچی ئەو هەموو پارەی تەخشان و پەخشام دەی ئەچی ئەو پارانە لە دەیان مەسەلە لە بۆ خەڵکی هەژاری کوردستان تەرخان دەکەی دەچن بە خۆت و نێچیر و پاڤێل ئەو هەموو تارەتان لە چێ بوو بەس پێم بڵێ ئەنگۆ زرک و بەرەکانتان ئەگەدەرێنەوەتان دووبارە دەکەینەوە چ زرکەکتان لەبەر وێستا هەریەکێت بەلای کەم تارێک دوو تارەتان هەیە کە هەر نرخێت تارێک لە 7 میلیۆنی کەمتر نییە بۆ زانیاریتان ئەو فرۆکە بەس کڕینەکەی جگە لە خەرجیەکانی هەموو لەسەر قوتی ئەو خەڵکەی دەژین ئێوە ئەوە چ ویژدانەکەیتان لەولا میلەت هاوڕێیان بڕوا بکە یعنی نیە ئەمە من دڵنیام ئەوی پارەی نییە کارەساتە ئەوی یەقیچیشی هەیە ئەوی کوردی ئەوروپاشەکە کە وەڵڵا وێران بووینەوە خەڵک داوای پارەمان لێ بکە کە پێمان ناکرێت ئێوەش کارەساتەکە و هەموو لە دەرەنجامین گۆیە ئەوی لە کوردستان پارەی هەیە دەوڵەمەندە کاکە ئەوانەش تووشی ئەزمە بوونە تافرتونای و خەڵکەتان کردیە جەوەکتان پێکەنینتان لە زاری لە دەموچاوی خەڵک سریەوە نوکتا قسەی خۆش هیچتان نەهێش خەڵکە خۆتی قسە بکە لەو لای کەش دەچی ئاوا های لای بۆ خۆت و بۆ ئەوە دەڕێ من دڵنیام لەو خەرجەی کۆنگرەی داڤوس بەلای کرد بەلای کەم 8 میلیۆن دۆلاری سەرف دەکە لەو دیدار و ئەوانەش ئەوزە لە هاوسەروی هەمووەوە هیچ ساڵێک پانێلیان وەرنەگرن ئەو ساڵ هەفتەیەک لەمەوە بەرەم باسم کرد چۆ پانێلە چی وەگرتی ئەوەش بە پارەیە ئەوەش بە پارەیە لەسەروی هەر هەموو مەسرور بارزانێت و کابرایەکی کاربەڕێکەری سەرۆکوەزیرانێکی عادی تەزویری ئێستاکە بەجددیمە خۆکو فەرمی داوەت نەکرای نا ئەوە شتەکە شتێکی بزنیە سەفین دەزای شەرم لە خۆت کە شەرم ئەو میلەتە گەمژە نییە تۆ دێ وەڵای کۆمەڵێک سەرمایەدار و کۆمەڵێک حکومی و کاچ خۆ شەرم بکەن خەڵک ئەو سەردەمەکەوە تک لە ویکیپیدیای بڕۆن لێدەن کۆنگرەی داڤوس بزانم کۆنگرەیەکی بزنسیان کۆنگرەیەکی حکومی دەعوەتنامەیە ئەس دەکەی شوانێکی لە سەتیای ئەمرین پارەی بدێت ملیۆنێک دۆلاری بدێت بەخۆی دوو نەفەرن لەوێ لە پێ ڕێزی پێشەوە لە وەردەگری بلیت دەکڕی ئەو بینە و دەست بشو ئەو شتانە چیە فێر لەو میلەتە فەقیرەی دەکەن 32 ساڵە دەتانەوێت بەوانە ڕاستان دەگەن سیاسەتێکی جوانتان بەکاربهێناوە لە زۆربەی ناوەندە جیهانەکانە دیبارتان لە تورکیا زیاتر بوو فترەیەک سنگتان سنجگە هەموو وڵاتەکان استقبالیان دەکردن تۆ لەولا ئەوەی دەدۆڕین لەولا دێ بە پارە ئەوەی بکەیت کارەبات بڕیە بە نمونە دەچی بە مۆمی دەتەوێت ڕووناچێک فرەدەیە ناو خەڵک خۆت ئەوە بی بۆیە تۆ بە خۆدار بەخۆی ئەسڵەن سەرۆک حکوومەتێکی کاربەڕێکەری لە قانونی نی کاچ خۆ مەسەڵ لەوێندەر ناتوانەکو سەرۆک حکوومەتێکی هەرێم پێشوازی لێ بکەن دەبەرێ عادی یعنی کار بەڕێکەری کاری ڕۆژانەیە و خەڵکەی بەڕێوە ببی هاوڕێیان هەرەوەندە قسە و باز بۆ ئەویستمەوە بڵێم کە ئەوانەوە تێدەگەن ئەو میلەتە گەمژەیە بەجددیمە وەکو گەمژە مامەڵەمان لەگە خەڵک دەکەن کە دەستە وێندەر ئەوانجیان لێ نییە ڕەنگی ئێستا کە مەسەلەن 1 میلیۆن کەس جێ لەمە ڕادەبگریت وەزرم 4 میلیۆن کەس وە تێدەگا مەسرور بارزانی ئێستا دەچی ئەو دیدارانەی بە پارە دەکری ئەو بەشداریانەوە لە ئاستی داوەت کرایە نازان ئەوە ببلیتە شوانێک قەزم لە شوانێک یعنی نەک لە پیشەکەیە هەموو کەسێک بە هەموو چین و توێژێک ئەتوانی کاچ خۆم ساڵشکە ئەوی 1 میلیۆن دۆلارم بداتێ ئەمە دەچم لە تەنیش مەسرور بارزانی دادەنیش وعدبی ئەوە بڕۆم بشپرسنەوە ڕاستی ئەوەی شتەکە بلیتە دەکرد دەچی بەشداری دەکەی هەموو شتێکی ئەو شوێنەی هیچی بە پارە کەمتر نییە کاکە ئەمە لە ئەوروپای بە قورانچینە ئاودەستی بە دۆلارە چیە ئەتۆ وەرە بچی ئەو شوێنانە یعنی هیچی بەلاش نییە نێ ئەوە داوەتی ڕسمی مزارەت هەندێک کەس دەستەوێن دەروە ڕەنگی سەرۆک وەزیرانی ئەمری ئەلمانیا بەریتانیا ئەوانە بچن پارەشان بدەنێ بەس ئەتو چی بێعنی بچی بەشداری بکەی
پارەت بدەنێەوە لەوە ئەزمە اقتصادیە گەورە تۆ دەسی پارەی میلەت تەخشان و پەخشانی پێ دەکەن وەڵا ئینسانێک خۆی ویژدانی کە سوندی دەستوری بە خودا و بە کوردستان خوات قچەک ویژدانی دەبی ویژدان ئاگای لێ دەبیت سوندەچ خواردە نەک ئاوە پارەی میلەت تەخشان و پەخشانی پێ دەکەن. سوپاسان دەکەم ئاوڕێیان ئەگەر ئەو ڤیددیۆ لێرە نەمان دەستە تەلەگرام شەوت شاد سوپاس بە ئەوی جێمان لێ ڕدەگرن ئەرچی هەمووشمانە بەردەوام بین لە خەبات لە ڕسواکردن و چاواشەکردنی ئەو میلەتە کاتە چۆش.